بۆیە ئەوانەی ئەستیگماتیزمانێ ئەڵە شتەکە ئەبینم بەڵام تەڵخەی بینم بە ڕوونی نایبینم. مەسەن دووربین و نزیکبین چۆنە هەموو کەسێک هاوێنەی چاو وەکو چۆن عادەسەی مەڵەن کامێرەمان هەیە فۆکەسەکە دوور و نزیکەکاتەوە هاوێنەی چاوی هەمووشمان فۆکەسەکە کە تۆ شتی دوورە بینی ئەتیادە بۆ شتی نزیک فۆکەسەکە لە 40 ساڵەوە خۆی بینی 38 بۆ 45 لەم تەمەنا دەست پێکا وردە ئەم توانای فۆکەسکردنی نامێنێ بۆ شتی نزیک ناتوانانی فۆکەسیکەی بە تەواوەتی. زۆربەی کەس ئەڵێ شتەکانە بینم مۆبایلەکەم یا کتێبەکە ئەوە دوورە خەمە بۆی بینم بۆ لەبەرەوەی ئەم عادەسێ ناتوانێت شتەکە فۆکەس کاتەوە 100 تۆڕەی چاو. دامەڵ هۆکارەکەی چێمیش دامەوە خەڵکەڵم تۆ بە 20 ساڵی ئەو توانین ڕاکەی تا سەر سوچەکە ساعتوانیە وەکو جاران ئەوە ڕاکەی ئایا ماسوولکەکانی قاست و دەستەوانە وەکو 20 ساڵەوە پێش ئیشەکە بێگومانە پێ ڕۆیا زیاتر پەیوەندی بە تەمەنەوە هەیە زیاتر بە تەبەنەوە شتێکی فسیۆلۆژی ئەتیادی و بە هیچ شێوازە بە نەخۆشی حسێب ناکرێت باو خێنە دەروی مۆزوعەکە بینەوە خوار 40 ساڵ خوار 38 ساڵ ئەسە من لە دوور کێشەم هەیە لە نزیک کێشەم نیە بە ئیسراحەت بەبێ عینەک ئەتاوس ناوەکە دەخوێنمەوە مثلا نووسیمە دکتۆر میران حەسەن عەبدوڵڵا زۆر بە ئیسراحەت دەخوێنمەوە بەڵام ئەگەر هەمان ناو لە دوورەوە بەم هەڵواسیت بە عینەکەکەەوە زۆر بە ئیسراحەتی بینم بەڵام بەبێ عینەک بە ئیسراحەت نابینم ئەو تەڵخێکە ڕۆیە ئەو دووربینیە چی ئەگەر ئەلێرە بۆمان شەرحەکەی سوپاس دەکەم دووربینیمان هەیە بە تەنیا نزیکبینیمان هەیە بە تەنیا دووربینی و نزیکبینیمان هەیە بە ئەستیگماتیزمەوە یعنی هەردوو کەو هەیە مەسەن کەسەکە زۆر جار پێ مەڵە دەرەجەی چاوم چەنە تۆڵی 1 بە 2 هەیە ئەڵێ یاین چی چای ڕاستەم یەک و چای چەپم 2 ئەڵم نە بەزە و چاو 1 بە 2 تایە ئەوەیە هەردوو دەرەجەکە لە چاوەکە هەیە بۆ نمونە نزیکبین چێ نزیکبین ئەم تیشکێکی ئێمە بینین فۆکەسەکە لە بەردەم تۆڕی چاو